جیاواز لە باس و خواسی گەرمینیە و هاوڵاتیانی شارەکان هاتوومە تێکێک لە گوندەکانی سنووری ناحی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ تا بزانم هاوڵاتیانی گوندنشین چۆن لە ڤایرۆسی کۆرۆنا دەڕوانن و دۆخی ژیانیان لەم ئانوساتەدا چۆنە. ئەگەرچی زۆرینەیان ئاگاداری بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان لە جیهان و ناوچەکە، بەڵام بە ئاستەم کەسێک دەبینی کە رەستە پزیشکی و خۆپارێزەکان بەکاربێنێت و هەمووان سەرقاڵی پیشە جۆربەجۆرەکانی خۆیانن. پاکی سروشت و کەمی چڕی دانیشتوانی گوندەکان بە خاڵی بەهێزی دووربوونیاندا دەنێن لە بەڵاوبوونەوەی ڤایرۆس و نەخۆشی. بە حکمەوەی کە کەمەچین بۆ شار بەبوونی ئەم نەخۆشیەوە زۆرش بڕامان پێی نییە، کەشەوەکەی زۆر تەبیعیە، کەشەوەکەی تر لەخوا بەزیاد بێ وەکو مزگەوتەکانی مزگەوتەکان داخرا، بەڵام مزگەوتەکەی ئێمەدا نەخراوە، جەماعەتی تیاکەین دەور دە نەفەرێک دێ. خەڵکی ئێمە لەخوا بەزیابێ هۆشیارە و هۆشیاری ئەوەی پێدراوەکەوە تێکەڵ بە خەڵکی زۆر نەبێت و هاموشی ئەو شوێنان نەکاکەوە ئەم ڤایرۆسە تیا تەشەنی کردو بڵاو بووەتەوە و هەروەها هۆشیاری ئەوەشی هەیەکەوە ئەگەر بۆ شوێنێک بەبەستیە بڕۆ هەتاکو ئەوەی کەوا یەک نەفەر و دوو نەفەر زیاتر هاموشی شوێنەکان نەکار و ئەگەر ئیشێ زەرور نەبێت لە سنوورەکەی خۆمان دەرناچین. گوندنشینان دەڵێن هیچ تیمێکی تەندروستی بۆ ڕێنمایی و پێدانی کەرەسەی پزیشکی خۆپارێزی سەردانی نەکردوون و تەنها لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئاگاداری ڕێنمایە تەندروستەکانن. یا قلێ خۆی ناپارێزێ لە حیبەت دنیا ڕووی لە تەلەڤیزۆنەکەی ناکە، گوێ لێ ناگری، قەناعەت بکەسێ تەلەڤیزۆنەکەی ناکە، ئەمەنە هیلاک دنیاە. ئەم خەرکە ئیمانی بە مردن نییە هەتا ڕوحی کێشێ، بەس وەیەک شتێ تەسکینی دڵخۆیەڕە خوا کەریمە. لە دوای قەدەغەی هاتوچۆی نێوان شارەکان و داخستنی بازاڕەوە گرفتی سەرەکی زۆرینەی گوندنشینان ساختکردنەوەی بەرهەمە کشتتوکاڵەکانیانە وەک خۆیان باسی لێوە دەکەن. هەندێک لە بەرهەمە کشتتوکاڵەکانی وەک ماست و پەنیر و قەیماغ ئەگەر زوو ساغ نەکرێنەوە مەترسی تێکچوونیان لەسەرا. ئەو ئەشانی کە هەمانە ینی ئەم هێنا قەدغاکردنە ڕێگرە لە ڕێ ئەوەی کە ئێمە بڕۆین ناو شارەوە بزانین ئەم شتانە چۆن ساختکەینەوە. حکومەتە بە ڕێو شوێنێ بۆ ئەوش دانات ئەو خەڵکە چی بکات، مەقسە بەرەبوومەکەی خەسارە بێ، ماستە خەسارە، پەنیرە خەسارە بێت. لە سنووری قەزای چەمچەماڵ تەنها دوو حاڵەتی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیەنراوە کە دوو منداڵن لە ناحی تەکێ تەندروستی قەزاکەش چالاکیەکانیان لە چۆنە قەرەباڵغەکان چڕتر کردوتەوە و جگە لە دەرمان ڕێژکردنی ناوەندی قەزاکە هەڵمەتێکیان بۆ ناحیەکان دەست پێ کردووە. ڕزگار جەبارێن ئارتی، گوندی نورەی سەرو.